مانتاران ئەندامانی ئەنجومەنی نوێنەران سەربەخۆ نەبوون لە بڕیاردان جا ئەمە بە چه ئاراستەیەک عێراق دەبات و دۆخی عێراق بەرەو کوێ دەچێت و چی بەسەردێ لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم. دکتۆرە بە هیوام کە ئێستا کێشەکە چارەسەر بوو بێ پرسییم کە سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دوێنێ وتی ئەمانەوە پرۆسی هەڵبژاردن بە شێوەیەکی دادپەروەرانە بەڕێوە بچێت. پێشبینی دەکەن پرۆسەکە بە باشی بەڕێوە بچێت؟ بەڵێ زۆر سپاس. سەڵاو لە جەنابەت وە لە بینەرانی کوردستان 24 هەمومان دەزانین کە گۆڕانکاریەکی زۆر خێرا لە ناوچەکە هەیە. قۆناغی یەکەمی گۆڕانکاریەکە بووە و قۆناغێکی تر لە گۆڕانکاری هەیە. وەزعی عێراق شڵەژانی پێ دیارە بە حکمی ئەوەی جەنابتان دەزانن کە هەوڵێک هەیە بۆ پەسەندکردنیە ئەو هەمواری یاسای حەشدی شعبی لە ناو هۆڵی پەرلەمان و ئەوەش دابەشبوونێکی هێزە سیاسیەکانی لێکەوتەتەوە و هەروەهاش چەند جارێکش ئاماژە بەو خاڵەیان کردووە کە ئەم یاسایە پەسەند نەکرێت لە ناو هۆڵی پەرلەمانە. بۆیە پێشبینی دەکرێت کە ئەم دابەشبوونە لەوانەیە نەتیجەکی سەلبی هەبێت لەسەر شەقامی عێراقی و هەروەهاش لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق. بەنسبەتی ئایا ئەم هەڵبژاردنە ئەگەر بکرێت بە شێوەیەکی دادپەروەرانە ئەنجام دەدرێت، ئەمە طبعاً جەنابەت بەتەکید ئاگاداری و خەڵکی کوردستانش ئاگادارە کە ئێستا خیتابی طائفی هاتۆتە مەیدانەوە لە ساحەی سیاسی عێراقی و هەروەهاش خیتابێکی عرقی کە ئەمە بۆ کۆکردنەوەی دەنگە لە لایەکی ترش بەکارهێنانی پێدەورترێت مالی سیاسە کەواتە مەبلەغێکی زۆرە لەو پارانە دەخرێت ناو پرۆسەکە بۆ بەدەستهێنانی دەنگە. ئەم دوو فاکتەرە تەئسیرێکی سەلبی هەیە لەسەر عدالەتی پرۆسەکەیە و لەوانەیە وا بکات کە هەندێک کەس کە لەوانەیە یعنی بە طریقەیەکی جۆرە و جۆر بگەنە پەرلەمانی عێراق کە ئەمەش بەڕاستی خاڵێکی سەلبی دەبێت. بۆیە وەکو پرۆسە وەکو ئەوانەی کە لە کۆمیسیۆن باسکرا ئەوان ئەو جیهازانە کە ئامادەیان کردووە بە شێوەیەکی توکمە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن، بەڵام ئەو دوو خاڵەکە باسم کرد ئەوە لەوانەیە وا بکات کە هەندێک کەس بگەنە ناو هۆڵی پەرلەمان کە لەوانەیە بەو کەفاءەتە نەبن. باشە دکتۆرە نەمیست قسەکانت پێ ببڕم، بەڵام گوتت ئەگەر هەڵبژاردن ئەنجام بدرێت هیچ ئەگەرێک هەیە بۆ ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام نەدرێ؟ طبعاً خاڵێک هەیە و طبعاً بە شێوەیەکی ئاشکراش باس دەکرێت بەڕاستی ئەگەر یاسای حەشدی شعبی پەسەند بکرێت لەوانەیە وەکو ئاماژەم پێکرد، یعنی دابشبوونێک لە ساحەی سیاسی هەیە و لەلایەکیش لەوانەیە ئەوە ببێتە هۆکارێک بۆ یعنی ئەو هێزە وەکو جەنابتان دەزانن هەندێک هێز لە دەرەوەی چەتری قائدی عامی قواتی مسلحەیە بەعربی پێدەوترێت لا يأتمر بإمرة القائد العام للقوات المسلحة. لەگەڵ ئەوەش کۆمەڵگەی نێودوڵەتی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە راپۆرتەکە نیگەرانی خۆیان یان دەربڕیوە لە هەمان کاتش هێزە سیاسیەکانی عێراق هەندێکیان طبعاً لە دژی ئەم بۆ چوونە. بۆیە پێشبینی دەکرێت لەوانەیە کە شتێک ڕوو بدات کە ببێتە هۆکاری دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە حاڵەتێک ئەگەر ئەو دابشبوونە بەردەوام ببێت، هەرچەنش طبعاً لە لێدوانەکەی محەممەد شیع سوودانی دوێنێ ئەو لێدوانە پێشبینی دەکرێت ئەوە بۆ ئەوەی کە ئەو هێزانە هەمووی هێور ببن و هەروەهاش وەکو بەرگری چەترێک بۆ بەرگریکردن لە عێراق بۆ ئەوەی نەچێتە ئەم دۆخە و استقرارێکی سیاسی ببێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنە ئەگەر ئەو استقرارە بە شێوەیەکی کاتی تا ئەنجامدانی هەڵبژاردنش ببێت. بەڵام هەدەفەکەی ئەوەیە کە ئەم سیناریۆیە کە باز دەکرێت بە شێوەیەکی ئاشکرا باز دەکرێت لەلایەنی چەندەها هێزی سیاسی نەچێتە بواری جێبەجێکردن. بۆیە تەفسیرکردنی
لێدوانەکانی محەممەد شیع سودانی ئەوە بوو تەفسیری لێدوانەکەی بەو ئاراستەیە دەڕوات کە ئەو دەیەوەی استقراری سیاسی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و پاراستنی عێراق لە هەر لێدانێکیان هەر گۆرانکاریەک لە ناوچەکە ڕوو بدات. باشە دکتۆرە بە لە بەرچاوگرتنی پێنج خولی ڕابردوو بە تایبەت خولی پێنجەم هەڵبژاردن ئەتوانێ ئەم دۆخەی ئێستای عێراق بگۆڕێ؟ طبعا دوو خاڵ هەیە، دوو سیناریۆ هەیە. هەندێک هێز هەیە ئەوەیە گۆڕانکاری بکات بەڕاستی و بە ئەتیجاهی ئیجابی. ئەم هێزانە لەوانەیە لە خولی پێنجەم سەرکەوتوو نەبوون لەو گۆڕانکاری ئیجابیە، بەڵام لە خولی شەشەم هەوڵی ئەوە دەدەن کە ئەم گۆڕانکاریە بە ئەتیجاهی ئیجابی. ئەوە خاڵێک. دووش دابشبوونێکی دیارە لە ماڵی شیعی هەیە. ئەم دابشبوونە ئێستا جەنابتان ئەکید ملاحەزەتان کردووە هەوڵدان بۆ لادانی هەندێک کەسایەتیەک کە پێشتر ڕۆڵیان پێدرابوو بەڵام ئێستا لە قۆناغی حەلیف بۆ قۆناغی منافس کەواتە ئەوەش دەورش دەبینێت لە محاڵەتە. ئەمە دوو خاڵە. ئەگەر ئەم هێزە کە دەیەوێ بەڕوو بەهێزبوونی عێراق و پەرلەمان بۆ قۆناغی داهاتوو سەرکەوتوو بوو کەواتە ئەمە گۆڕانکارێکی ئیجابی دەکات لە قۆناغی داهاتوو. بەڵام ئەگەر سەرکەوتوو نەبوو کەواتە هەڵبژاردننی داهاتوو ئفرازاتی هەمان ئفرازات دەبێت و گۆڕانکاری نایێت لەسەر ساحی سیاسی عێراقی. باشە ئەی لەبارەی یاساکانەوە ینی دکتۆرە و یاسانی کە دەردەکرێن لە پەرلەمان بەشێکی زۆریان جێبەجێ ناکرێت گەرگوێت لێ بە هەر لە سەرەتای ئەم گەشتەی هەواڵی ئێمە دکتۆر شاخان عەبدوڵڵا گوتی کە یاسای هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی سەردەمی ڕژەمی بەعەز بۆ ناوچە کوردستانیەکان تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەم یاسانی لە پەرلەمان دەرەکرێن چیان بەسەردێت؟ بەداخەوە نەکو تەنها هەندێک لەو یاسانە کە دەرچێت جێبەجێ ناکرێت بەڵکو هەندێک لەو یاسایانە کە لە دەستور ئاماژەیان پێکرابوو و دەبێت طبعاً بەندێکی دەستوریە و یونەظەم بقانون کەواتە تۆ پێویستت بەوەیە کە یاسایەکی بۆ تەشریع بکەیت بۆ ئەوەی جێبەجێ بکرێت لەسەر ئەرزی واقعە و مافی پێکاتەیەکی دیاری کراو یان هەرێمێک یان پارێزگاکان بدات. ئەوان بە حکمی ئەوەی کە زۆرینن لە ناوهۆڵی پەرلەمان ئەیانەوەی تەنانەتش ئەم یاسایانە بە مەبدەئی زۆرینە بە ئارەزوو خۆیان بە تەفسیری سیاسی نەسەکانی بنووسن. بۆ نمونە یاسای محکەمەی ئیتیحادی، بۆ نمونە یاسای مەجلیسی ئیتیحاد، بۆ نمونە ئەو یاسایە کە قەرەبووکردنی زیان لێکەوتونەکانی ڕێژەمی بەعەس کە مافی قوربانیانی دەستی ڕێژەمی بەعەس و طبعاً زۆربینەین ئەوەی کە ماون نەتەوەی کوردە چونکە ئەوان بۆ نمونە ئاوارەکانیان لە یاسای ڕەفحا پەسەندیان کرد و قبوڵیشیان نەکرد کە ئاوارەکانی کورد کە ئاوارە بوون لە ئێران و سووریا و تورکیا و ئێران لە ناو یاساکە بێت. لەم ڕەشنووسەکە ئیستا باسی دەکەم ئێمە جێگیرمان کردوون دەبێت ئەمە پەسەند بکرێت بەڵام بەداخەوە ئەوان ڕێگری لە پەسەندکردنی تەنانەتش ئەم یاسایش دەکەن. بۆیە هێزی زۆرینە لە ناو پەرلەمان پێکاتەی شیعەیە چونکە ئێمە لە بیرمان نەچێت ئێمە لەگەڵ شیعە کێشەی مافمان هەیە و لەگەڵ سوننە کێشەی سنوورمان هەیە. ئەمە دەبێت وازح بێت. بۆیە ئەوانەی کە پەیوەندیان هەیە بە مافە بەڕاستی ڕێزم هەیە هێزی شیعەکان ڕێگرن و ئەوەی کە پەیوەندی هەیە بە سنوورە سوننەکان ڕێگرن. بۆیە ئێمە ئاماژەم بە خاڵێک کردوتم ئەو هێزەی کە هەیە ئەوەی گۆڕانکاریەکی ئیجابی ئەنجام بدات. مەبەستم چیە لە گۆڕانکاری ئیجابی؟ بە پێ دەستور کار بکات، دەستور بە شێوەیەکی یاسایی دەستوری تەفسیری بۆ بکات و مافی هەموو هاوڵاتیانی عێراقی بدرێت نەکو تەنها پێکاتەیەکی دیاریکرا و مافی بدرێت و تەواو لەسەر حیسابی پێکاتەکانی ترە. ئەوە مخالفە بۆ دەستورە. بۆیە چی لە ڕێگەی تەشریعکردنی یاسایە، چی لە ڕێگەی قرەبووکردنی قوربانیانە، ئەوە هەمووی دەبێت بە شێوەیەکی عەدالەت جێبەجێ بکرێت لەسەر ئەرزی واقع. بەڵام ئەو عەدالەتە تا ئەم لەحزەیە نییە
بۆ جنابت دەیبینی هەموو خەڵکی کوردستان لە معاناتن چونکە مافە دەستوریەکانیان کە بەسیترینیانە پێیان نەدراوە بەڕاستی وەکو قەرەبووکردنی ئەوانەی کە لە دەستی ڕێژەمی بەعەس لە ئاوارەکانە لە قوربانیانی ئەنفالە لە قوربانیانی بارانی هەڵەبجە و هەروەهاش موچەی خۆیان کە مافێکی دەستوریە چونکە ئەرکەکانیان جێبەجێ کردو دەبێت موچەکانی شیان وەربگرن بەڵام بەداخەوە دەیبینی هەموو ڕۆژێک بیانوێکی نادەستوری یعنی بیانۆکی سیاسی دەهێنێنە پێشەوە تەنها بۆ ئەوەی موچەکانی خەڵکی کوردستان نەنێرن. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆرە شواغجاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی میوانمان بووی دەستخۆش.